قاچاقچیە مەترسیدارەکەی ئەوروپا و بەریتانیا ئێستا لە سلێمانیە. کەناڵی BBC بەریتانی دوای 5 مانگ گەڕان لە فەڕەنسا و بەلجیکا، یۆنان و تورکیا و وڵاتانی دیکە لە دوجاردا قاچاقچیە ترسناکەکەیان دۆزیەوە کە ناو دەبرێت بە دووپشک. بارزان مەجید دەڵێت نازانم چەند کەسم لە کەناڵی ئینگلیز لە فەڕەنساوە بۆ بەریتانیا پەڕاندووەتەوە، بەڵام دەڵێت لەوانەیە هەزاران، لەوانەیە 10,000 کۆچبەرم پەڕاندبێتەوە، نازانم نەمژماردووە. ئەوەی سەرنجڕاکێشە بارزان خۆی لە ساڵی 2006دا بە قاچاغ و لە پشتی بارهەڵگرێک خۆی گەیاندۆتە ئینگلتەرا. خۆی بە ئێرانی لە قەڵەم داوە، بەڵام لە ساڵی دواتردا مافی پەنابەری ڕەت کراوەتەوە. دواتر ئاشکرا بووە کە خەڵکی عێراقە، هەروەها بۆ ماوەی چەند ساڵێکی دیکە لە بەریتانیا ماوەتەوە و پەشێکی ئەوەشی لە زینداندا بەسەر بردووە بە تۆمەتی هەڵگرتنی چەک و مادەی هۆشبەر. لە کۆتاییدا لە ساڵی 2015 دیپۆرتی عێراق کراوەتەوە. بڕوا وایە کە لە پاش ماوەیەکی کەم بازرگانی قاچاقچێتی لە براگەورەکەیەوە بە میرات وەرگرتووە کە لەو کاتەدا لە زیندانەکانی بەلجیکادا بووە. لە ماوەی ساڵانی 2016 بۆ 2021 دووپشکەکە باندێکی هەبووە کە زۆرینەی قاچاقچێتی لە نێوان ئەوروپا و بەریتانیایان کۆنتڕۆڵ کردووە. بەوتەی خۆی ئەو یەکێک بووە لەو دوو کەسە سەرەکیانەی لە نێوان ساڵانی 2016 بۆ 2019 لە نێوان بەلجیکا و فەڕەنسا کاری کردووە و لەو کاتەدا ملیۆنان دۆلاری پەیدا کردووە. لە ئۆپراسیۆنێکی 2 ساڵەی پۆلیسی نێودەوڵەتیدا 26 ئەندامی ئەو باندە دەستگیر کراون و ڕوبەڕووی دادگا کراونەتەوە لە بەریتانیا، فەڕەنسا و بەلجیکا. بەڵام دووپشک خۆی حەشارداوە و بەردەوام خۆی شاردۆتەوە. سەرڕای ئەوەش بەبێ ئامادەی خۆی لە دادگایەکی بەلجیکا 121 تاوانی قاچاقچێتی بەسەردا ساغ بۆتەوە. لە تشرینی یەکەمی 2022دا بەبێ ئامادەبوونی خۆی زیندانی 10 ساڵ و سزای 968,000 یۆڕۆی بەسەردا سەپێنراوە. بارزان لە دیدارەکەیدا ئەوەی ڕەت کردوتەوە قاچاقچیەکی ئەوەندە بەهێز بێت. بەوتەی خۆی ئەو کەسانی دەستگیر کراون وتویانە کار بۆ من دەکەن، ویستویانە سزای زیندانیکردنیان کەم بکرێتەوە. بەڵام تیمەکەی BBC باسی لەوە کردووە لە کاتێکدا بارزانیان بینیوە 3 کەسی دیکەی لەگەڵدا بوون کە وەکو تیمی سکیوریتی چاودێریان کردووە. مامەڵە و کارەکانیشی هێشتا وا دەریدەخەن کە بەردەوامە لە قاچاقچێتی. لەبارەی بەرپرسیارەتی خۆی لە گیان لەدەستدانی کۆچبەرانەوە، ئەو قاچاقچیە خۆی بە تاوانبار نازانێت و دەڵێت خوا عەقڵی بە ئینسان داوە و نەیوتووە بچێتە ناو بەلەمەوە. دووپشک دەژڵێت کە هیچ کاتێک هیچ کەسێکی نەخستۆتە بەلەمەوە و هیچ کەسێکی نەکوشتووە. ئان لوکۆوایک داواکاری گشتی لە بەلجیکا کە بە دواتاچوون بۆ کەیسەکەی دووپشک دەکات، هێشتا هیوادارە لە عێراقەوە ڕادەستی بەلجیکا بکرێت. ئەو دەڵێت لە کۆتاییدا هەر دەستگیری دەکەین. BBC رادیۆی 4 دۆکیومنتەریەکی 8 ئەڵقەیی تایبەت بەو بە دواداچوونە 5 مانگیە کردووە کە چیرۆکی دۆزینەوەی دووپشک بووە کە لە دوجاردا لە سلێمانی دۆزراوەتەوە.